سلااوڕێز ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم لە پێشانگای قوتابیانی بەشی دەروونزانی کە بەڕاستی جێگەی دڵخۆشی و سەربەرزی و شانازی ئێمە بوو کە ئەو بابەتە زیوانانیان بە شێوەی هەندێک بە شێوەی کاریکاتۆری هەندێکی دیکە بە شێوەی وێنە ویان بە شێوەی هێما و هێڵ خست بۆ ڕوو. هەوڵمان داوە چاڵاکی بەردەوام ئەنجام بدەین، چاڵاکی بەسوود کە بتوانین بەشی دەروونزانی یان ئاسی معریفی قوتابیان خۆمان بەرەو پێ ببەین، چاڵاکیەکانمان لە ڕێگەی تووڕە کۆمەڵایەتەکانەوە بڵاو بکەینەوە